پێشانگایەکی شێوەکاری زۆر تایبەت کە ماوەی چەند ڕۆژێکە کراوەتەوە لە ژێر ناونیشانی زێنی نیشتیمان کە تایبەتە بە شێوەکاری دیار هونەرمەند بەهایدن دیارە کۆمەڵێک بابەتی زۆر جیاوازی شێوەکاری لە نێو ئەم پێشانگایە نمایش کراون لەگەڵ هاوکارانم راپۆرتێکمان ئامادە کردووە و چاوپێکەوتنمان لەگەڵ یەکێک لە هونەرمەند و ڕەخنەگرە هەرە دیارەکانی کورد ئەویش بەڕێز مامۆستا وهەبی ڕەسوڵە کردووە پێکەوە تەواوی راپۆرتەکە بینین و ئەگەڕێمەوەلاتان فەرموون. ئازدانی ئەمە سڵاوتان لەبێ و کاتتان باش بێت. دیارە پێشانگای شێوەکاری هونەرمەندی دیار بەهایدن لە ژێر ناونیشانی زێنی نیشتیمان بەردەوامی هەیە و داهاتی ئەم پێشانگایە بۆ مناڵانی نابینایە. گفتوگۆکەم دەربارەی پێشانگاکە لەگەڵ یەکێک لە هونەرمەند و ڕەخنەگرە هەرە دیارەکان ئەویش هونەرمەند وهەبی ڕەسوڵە و بەشێک لە کارە هونەریەکانیش پێکەوا بینین لەگەڵمان. گفتوگۆکەم دەربارەی پێشانگای زێنی نیشتیمان بە میوانداری یەکێک لە شێوەکار و هونەرمەندە هەرە دیارەکان ئەویش مامۆستا وهەبی ڕەسوڵە. مامۆستاگیان سڵاو لێبێم کاتت باش بێ. زۆر سپاس بۆ تۆ. دەستپێک ئەمەوێ بزانم کە بینت لەگەڵ هونەرمەند بەهایدنا زۆر باش و هاوڕێتێکی زۆر باشتان هەیە، بەڵام ئەمڕۆ هەوڵین کە لە چاوی تۆ و لە هزر و بینینی تۆوە بۆ بڵێن دنیابینینی تۆ بۆ بەشێک لە کارە هونەریەکانی ئەمڕۆ بکەین. ئەم پێشانگایە چۆن ئەبینی و زەینی تۆ بۆ زەینی نیشتیمان چۆنە؟ پێش هەرشتی حەز دەکەم ئاماژە بەوە بم بینی من و بەهادین هونەر هاوڕێتیەکەی دروست کردو، ئەنی نەک ئێمە بڵێن هونەرەکەمان لەسەر هاوڕێتیەکە دروست کردوێ، یعنی هاوچێشەکە پێچەوانەیە بەڵێ بەرەنجامی کارکردن و دڵکارانە کارکردنی کاکە بەهادین بینی ئێمە دروست بووە، ئەو بینە نزیک بوونەوە زیاتر دروست بووە. ئەنجا ئەگەر بینە سەر پرۆژەکان چکە ئەم پێشەنگایە چەند پرۆژەیەکی لە خۆی گرتووە، لەوانە میتۆلۆجیا، گوڵی ڕەش، دواتر زەینی نیشتیمان. هەندێک کاری کەش کە هاتووە درێژکراوەی هەندێک پرۆژەی تری زووترێتی. من وێڕای کێسە حەزم کردەوە بڵێم کە ئەمە کۆکراوی چەند پرۆژەیەکە. بەهادین باشی کردووە کە سەرتۆپی نمونەی کارەکانی هێناوە بۆ ئێرە هەیە و پرۆژانی کە لە ساڵانی 2020 پێشتر و تا 2023 کاری تیاکردوون. یەکێ لەوانە میتۆلۆجیایە کە من وایە بینم میتۆلۆجیا لە سەرتۆپی توانایی ڕەنگی بەهادینە تا ئێستەی کارکردنی کە تەمەناکەم بێگومان باشتیش بێ و هەرواشە چکۆ هونەرمەند تا بێت ئەزمونەکان و کارکردنی زیاتر هەڵەکشێ، بەڵام بەڕاستی ئەزمونێکی زۆر زۆر سەرکەوتووە، چونکە بەهادین باکراوندی بەهادین زۆر لە ڕەش و سپیا بووە، سەرەتاکانی کە لێرە بووە لە دنیای ڕەش و سپیا زۆر ئیشی کردووە، هاوکات ئەم دنیا ڕەش و سپیەی هاوشان کردووە بە دنیای دەقی نووسراو. بۆیە بعدین سیرەکەین لە ڕۆمان نزیکە، لە شعر نزیکە، لە دنیای ئەدەب بەعام نزیکە، هەرواشی کردو لە ڕێ ئەوەشەوە لە گۆرانیش لە ڕێ ئەوەی کە دەقێکی شعریە بێت بە گۆرانی، هەر ئەوە شەوای کردووە لە کۆمەڵێک کەسایەتی نزیک بێت لەو بوارانەیە. بۆیە ئەم دنیا ڕەش و سپیە کە زۆر درێژ ئەبێتەوە جارجار لە چەند قۆناغێکە سەر هەڵ ئەیاتۆیەتەوە سەرەوە لە ڕیتمی کارکردنی بەهادینە، بەڵام لە نێوان ئەوانە لە ساتێکی دیاری کراوە بەهادینیەت توانا و ڕوئیا و
ئەزمموی خۆی لەگەڵ ڕەنگە لە یەک پرۆژە پیاداکە کە پرۆژەی میتۆلۆجیایە و بەرەنجامێکی زۆر شایستە بەدەستدەهێنێ لە ئیشەکە. من بۆیە زۆر وەک خۆم ئەو کاتەش کە پرۆژەی میتۆلۆجیایکە کە ساڵی 2020 بوو بۆی نادم کە من لەسەری بنووسم لە ناو کوڕاسەکە. من لەو سەرنجانەی کە بەخشی مەکاکە بادین وتم پێم باشە، یعنی زۆر لەسەر ئەمەوە ئیشکی لەسەر ئەو ڕۆچکە ئەمە گەیشتە ئاستێکی زۆر زۆر تایبەت و شایستە. بەڵام وەک گوتم ئەو دنیا ڕەش و سپێی کە پێشتر بەهادین کاری لەسەر کردووە بۆ من لە گوڵی ڕەشە، دواتریش لە پرۆژەی زەینی نیشتیمانیش بە ئاستێک تا ئاستێکی زۆر بەرز سەر هەڵ ئەیاتەوە کارەکان. وە گوتم ئەو باگراوندا ڕەش و سپێکە هەیەی کاریگەری خۆی لەسەری بەجێشتۆ کە دەستبەرداری نەبێ بیرۆرێکی زۆر تومتۆری هەیە لەگەڵ ئەو قۆناغەیە. شتێکی کەش کە لە پرۆژەی میتۆلۆجیا و پرۆژەی دوای زەینی نیشتیمانش کە ئێستا حەزەکەم ئاماژەی پێ بم ئەوەیە بادین خوێندنەوەی کاری هونەری بۆ ئێمە گۆڕیوە، یعنی لە خوێندنەوەیەکی ئاسۆییەوە کە ئێمە عادەتەن وا سەیری تابلۆکەین ئاسۆیی سەیریەکەین، تابلۆکان یان چوارگۆشن یا لاکێشن یا بە شوێک لە شێوەکان لاکێشن بەهادینیت بەستونی کاری تیاکە و نمایشەکات و ئاڕاستەمانیەکاتەوە. ئەم خوێندنەوە ستونیە لەسەرەوە بۆ خوارەوە لە خوارەوە بۆ سەرۆکە وەک دقێکی کراوە بۆ ئێمەی بەجێهێشتووە ئەکاتوانین بە هەدوو بارەکە بیخوێنینەوە. ئەمە بۆ خۆی یعنی دەست پێش خەرێکی جوانە وەلو ئەمە باگراوندی هەیە حتمما ئەم باگراوندە لە دەستنووسە کۆنەکان ئەو بڕیارانەی کە کاتی خۆی دەرکراوە و بە دوودار بابڕین چەرمێک بۆ یا کاغەزێ بۆ ئاوا کراوەتەوە خوێنراوەتەوە لەسەرەوە بۆ خوارەوە یا ئەو دەستنووسانەی وەها نووسراون لەسەرەوە بۆ خوارەوە. ئەمانە ڕەگ و ڕیشە و ژێدەرێکیان هەیە لە ناو هونەری ڕۆژهەڵاتیە بە تایبەت. بەهادینیش لەم ساڵانەی دواییشە کە زۆر وابەستەی کللتوری ڕۆژهەڵاتی دوورە ئەو جۆری هونەرە ئەو جۆری ئاراستەکردنە ئەو جۆری خوێندنەوەیە لە ناو ڕۆژهەڵاتی دووریشە بێگومان ئامادەیەکی زۆر پتەوی هەیە زۆر کاریگەری هەیە. بۆیە ئەوەش دیسانیاری دەدەرێکی تر بووە کە بەهادیم گەڕێتەوە بۆ ئەو جۆرە ئاراستە پیشاندانە ئاراستە کارکردنە. جا ئەو هاوشانی دەقکردنە هەمیشە لە کاری بەهادینە هاوچێشێکی دروست کردووە کە دەقی نووسراو بێتە پاڵ دەقی بینراو یەک ئەوی کە کامڵ ئەکەن. زۆر جار بەهادین لەبەر ئەوەی ستایلەکەی ئەبستراکتە پێویستی بەو دەقە نووسراوانە بووە لەکەیە لەو کاتەنە کە زۆر سۆزداریانە بیری کردێتەوە حەزی کردو پەیامەکەی زۆرتر یا خێراتر یا ڕاستە و خۆتر یا ئاسانتر بگاتە بینەر چوە هاوشانیەکی بە دەقی نووسراو کردووە لە پاڵ کارەکانیە. گەرچی نمونەی ئەوەی شانە جارە لێرە نین بەڵام لە پرۆژەکانی ترا هەن. مامۆستا هەر یەک لە هونەرمەندان بە شێوازێکی جیاواز گزارش لە نیشتیمانەکەن. تۆ لە نێو ئەم پێشانگایی هونەرمەند بەهایدنا چۆن ئەبینیت کە گزارش لە نیشتیمان کراوە؟ چۆن باسی نیشتیمانی کردووە؟ بەهادین وەگوتم ستایلەکەی باهی چەند ڕێی ئەیە کە پەیامەکانی کە مەبەستێتی پێوەی دیار بێ. من بۆ ئێستا باسیەوەم کرد ئەگەر پەیامەکە ڕۆمانێکە شعرێکە یا بابەتێکی سۆزداری یا بابەتێکی نیشتیمانیشە ستایلەکە ئەوەندە بابڕین دەستی بەهادینی کردوێتەوە کە کاری تیا کردو بەو شێوی کە تیا کردوێتی. بەڵام لە ئاخر پرۆژەیە کە زەینی نیشتیمانە بەهادین ئەمانەی مەبەست بووە ئەمانە بابڕین ئەو بابەتە کاریگەری وایی لەسەر داناوە کە ئەبیش بە شێوەیەکی وا کاریگەر بیبەخشێتەوە بە بینەری خۆی. ئەم جارە پەنای بردووە بۆ وێنەی ئایکۆنی هەڵێ فۆرمی ئایکۆنی ئەو فۆرمانەی کە واقعین و زۆر دەستنیشان کراون لە زمانی نەقدیانن فۆرمی ئایکۆنی باوەڕی. ئەمە یەکەم جارە بەهادین بەو ڕاستەوخۆیە دەست بەرێ بۆ فۆرمێک چیوە. پێشتر لە پرۆژەی یوتۆبیاکەیە لە هەموو کارەکانە فیگەرێکی هەیە بەس فیگەرەکە لە باگراوندی کارەکەیە زۆر بە شێوەیەکی وەهمیانە دیارە کە من لە نووسینەکەمان لەسەر پرۆژەی یوتۆبیا ئاماژەم پێداوە. بەڵام لەمە فۆرمە ڕاستەوخۆکان فۆرمە ئایکۆنیەکان زۆر بە ڕاستەوخۆیی هاتووەتە ناو کارەکە چاپی کردوون دوای کاری لەسەر کردوون.
فۆرمی ڕاستەوخۆیان فۆرمی ئایکۆنی بۆ هونەرمەندێک کە لە ناوەڕاست سەروتری تەمەنی ستایلی هونەری خۆیان بێت ستایلی پێگەیشت بێ و ستایلەکەش هیچ فۆرمێکی واقعی تیا نەبێت تا ئەو کاتە تا ئەو زەمەنە لە پرێکە هونەرمەند لەو تەمنا بێتەوە و فۆرمێکی وا واقعی و ئایکۆنی بێن و بیخاتەوە کارەکەی و ئەبێ کێشەیەکی گەورە بۆ خۆی دروستەکەمە سەرکێشێکی گەورەشە هاوکات لەم سەرکێشەیە بێ چارەی بکە بەهادین لەم هاوکێشە سەرکەوتوو دەرچووە بەڵێ بابەتەکە زۆر قورس بووە یعنی زۆر قورس بووە لە ڕووی تەکنیکیەوە کە ئەم فۆرمانە بێنێ و ئەی چۆن بیشی کا بە بەهادین کە ئەمانە ناسنامەیە نیە چکە فۆرمێکی واقعین بەڵێ جا من لە زمانی نەقدیە لای خۆمەوە بە ئیشتیادی خۆم نامناوە بنیادێکی فریودەر ئەم چکە بۆچی تۆ هونەرمەندانێگە بینیم هەموو ژیانیان هەر بە واقعی شەکەن ئەی بینی ینی بابەتەکانی ڕۆژانە دروستەکەن بابەتە مێژوویەکان دروستەکەن بابەتە ئەفسانەیەکان لە مێژووی تا ئەوروپاییشە ئەم بنیادە زۆر فریودەرە چۆن هونەرمەند نەکەێتە ناو تەڵەیەوە بەکاریشی بێنێ و بابڕین بە سەلامەتیش لی دەرچێ ئەگەر سەرکەوتوو دەرنەچێ هیچ ناوێت بە سەلامەتی لی دەرچێ بەهادین بە سەلامەتی لی دەرچێت توانیتی ئەو هاوکێشەیە بە هاوسەنگی ڕاگرێ ئەگەر زۆر سەرکەوتوش نەبوو بێ بە سەریا چکە بۆ خەمی وتنی بەهادین بۆ کێشەیەکی نیشتیمانی کە بابەتی ئێزدیەکانە و بابەتی بۆ دومانکردنی کوردستانە و چیە وای کردوکە کۆمەڵێک فۆرم و کۆمەڵێک وێنەی ئەرشیفی کۆنی مێژووی کوردی بێنێ دایانێتەوە و چۆن ڕێکیشی خار لەگەڵ ستایلی ئەمڕۆیە باشە ئەگەر لە ڕەنگەکانە گفتوگۆت لەگەڵ بکەم بگومان ئاماژەت پێکرد لە دەستپێکی کاری هونەرن بەهایدنەوە ڕەش و سپی بووە ئەم جارە بەکارهێنانی ڕەنگەکان و گزارشکردن لە زەینی نیشتیمانیش ئەگەر بڵێم چەندها لەم کاری ئەم جار و لە پێشانگای ئەم جارە چۆن ئەبینیت من ڕەنگەکان وەگوتم کۆکراوەیەکی ئەزمموی کارکردنی خۆیەتی من لەم پرۆژە بە تابەتی پرۆژەی میتۆلۆژیا زۆر سەرکەوتوو ئەیبینم و تەمەنای ئەوەکەم بۆ بەهادین ئەو کاتەش هەر لە نووسینەکەشا پێم و تۆ دوای نووسینەکەش پێم بود لە پرۆژەکە کە لێرە دەستکا بە تەواوکردن ینی ئەمە بکاتە بنەمای کارکردنی ئاقۆناکانی دوای بەس وتم ناڵێم ئەو کارکردنە ڕەش و سپیانە و دەقی نووسرا و ئەممەنە بە هەژمونن لەسەر بەهادین لی ناگەڕێن گوڵی ڕەشات و دوای ئەوە پرۆژەیەکی تری هەیە دوای ئەوە هەر هاتووە کە هەر ڕەش و سپێ ئێستش زەینی نیشتیمان هەر بە ڕەش و سپی جێبەجێکراوە لەگەڵ چەند پەڵەیەکی سوور و کەمێک ئاڵتونی ئەجنا هەر ڕەش و سپیە لی ناگەڕێن ئەو بیرەوەریانە ئەو ڕابردوو ئەمەنە بە هەژمونە لەسەری ئەمەنە بە کاریگەرە لەسەری سەر هەڵایەتەوە دیسانوێتەوە سەرەوە بەڵام دڵنیاشم ئەو کەلەبەرێکی زەمەنی کەلەبەرێکی کارکردنی بۆ ئەدۆزێتەوە بۆ ئەم کارە ملەوەنانەش بۆ ئەم کارە ڕەنگینانە کە کاری لەسەر کاتەوە بەڵام زەینی نیشتیمان و تەسەور ناکەم جاریش کە ئەم جۆرە فۆرمە یا ئەم جۆرە چارەسەرە تەکنیک و ستایلی جاریش کە بێتەوە ناوکاری بادین مەگەر لە داهاتوێکی زۆر دوورە وەلو ئەم پێشبینیکردانە قورسی شەە بەڵام من وای بۆ ئەچم چونکە ئەمە زادەی ئەم کارە ساتانەی دوای یەکە هونەرمەند کاریگەرێکی قوڵ لە هونەرمەند دەکا و ئەمیش بێوێکسەر زۆر بەڕاستە و خۆی و زۆر بە ساتە وەختی پەرچەکەداری خۆی پیشان باتەوە چۆ زوجا هونەرمەندەکان یان نووسەرەکان ئەوەستن لەسەر ڕووداوەکان تا تەواو لە ناخیانە ڕەنگایەتەوە و لە زەمنێکی زۆر دوویکە ئەنج ئەخەمڵێ و ئەبێ بەکارێکی هونەری بێگومان جەنابتانزانن ئێستش بابەتە مێژوویەکان هەر کاری لەسەرکرێت و ئەکرێن بە فیلم و ئەکرێنەوە بە ڕۆمان و ئەنە ئەی باشە بۆ تاو نەبوون خۆ زۆر ئیشیان لەسەرکراوە بۆ جارێککەینەوە ئیشەکەینەوە لەسەر ئەمانە چکە ئەمانە زیاتر ئەخەمڵێن تا بێ زیاتر ئەخەمڵێ بەڵام هەندێک جار هونەرمەند نووسەر ئەمانە ڕووداوێکی دیاریکرا و کاریگەریی زۆر زۆرانە خاتە سەر و ئەوانیش یەکسەر ئەیانەوێت پەرچەکردارێک و ڕەنگانەوەیەک و کاریگەریی زۆر خێرای ئەو بابەتە لەسەر خۆیان دەرخەنەوە بۆیە دەرکەوتنەوەکە زۆر سۆزداریانەیە و زۆر ڕاستە و خۆی زۆر خێراشە لە زەینی نیشتیمانە. با پرسیارێ بکەم تایبەت بە تۆ هونەرمەند بەهایدن بێگومان ڕخنەی دروستکار بە بەردەوامی هونەرمەندان زۆر کاریگەریان لەسەر ئەبێت و هەندێک جارێ ڕخنە ڕوخێنەرەکانیش ئەوان ئەتوانن جارێکتر خۆیانی پێ دروست بکەنەوە. جیا لە کارە هونەریەکان ئەو ڕخنانەی کە خۆت وەکو ڕخنەگرێک جگە لە هونەرمەندێکە لە کارێکی ئەو بیگریت یاخود لە بابەتێکی ئەو بیگریت چ کاریگەرێکی لەسەر کارە هونەریەکانی ئەوە بێت یاخود ئەگەر بڵێم کاریگەری هەبووە ڕخنەت گرتووە؟
بێگومان سەرنجی بۆ تێچکە بەهاتین من بۆ خۆم وەکو خۆم دایم لەسەر ئەو هونەرمەندانان وچم کە ئەزمونیان پێگەشتووە بەڵێ لەسەر گەنجەکانیشم نووسیوە ئەوە لەسەر لە ڕوویەکی باڵین پشتگیریکردن و وای دە بکەین کە زیاتر هەوڵ بات بەڵام ئەو هونەرمەندانی کە پێگەشتوون ڕوئیان دیارە کارکردیان دیارە ئەزمونیان دەستنیشان کراو بووە ئەوانە خۆیان گەشتنەوە ئاستێ لێرە سەرنجی ورد هەندێک سەرنجی ورد دەور ئەبینێ بۆ نمونە من پێم و تۆتومە ئەوەندە نزیکیت لە بڕین دنیای ئەدەب و نووسینەوە ڕەنگانەوەکەی کەمکەرەوە ڕەنگانەوە ڕاستە و خۆکەی لە کارتا کەمکەرەوە بۆ نمونە لە ڕەنگاکە مەسەڵ بەکارهێنانی ڕەنگی لە میتۆلۆژیا وتومە ئەمە بخەرە بەردەمی خۆت و لە دوای ئەمەوە زیاتر پەرە بە ئیشیشەکەی با ئەوان زیاتر ئەگەر هاوشانیش بن بەڵام زیاتر پەراوێز بگرن بەڵام سنتەر زیاتر بۆ ئەم بێ بەڵام تاوان هونەرمەند خۆشی دەورە بینێ چی کاریگەری لەکە حەز ئەکات چی بڵێتەوە چۆن بکە ئەویش تەبەن ئەبێت ڕەخنەگرەکان یا بینەرەکان ڕێزی ئەو لایەنەش بگرن بەڵام من جاری واکو جەناب فەرموون من چیم بە باشتر زانیوە بۆ بەهادین ئەوانە بووە ینی لە پشانە ئاوا قسەم بۆ کردووە پێم وتووە بێگومان لێرە لە کوردستان ئەگەر بڵێم زۆر بابەتی ناخۆش هەن کە لە دەستپێکەوە لە قسەکانی تۆوە ئاماژەت پێکرد زۆر ڕووداوی نەخوازراوە هەبوون زۆر بابەتە بۆ کە کاریگەریان لەسەر تاک بە تاکی کورتەبووە بەڵام هەمیشە هونەرمەندان زیاتر دەربڕینەکان لە لای ئەوە دەنگیان بە قەڵەمەکانیان بە فڵچەکانیان بە هەر بابەتێکتر بە ئەوان ئەیگەێنن بەڵام ئایا چوونە دەرەوەی بەشێک لە هونەرمەندان بۆ وڵاتانی ڕۆژئاوا و دواتر گەڕانەوەن و کارکردنیان لێرە ئەمە کاریگەری لەسەر هونەرەکان دروست ئەکات کاریگەریەکە زۆر جار لەوایە بعدین بۆ نمونە و هەندێک هونەرمەندی کەشمان لە دەرەوە لە زۆر جێگەی هونەری تایبەتە نمایشان کردووە وەڵامەکانی ئەویان وەرگرتوۆتەوە پەرچەکردارەکانی ئەویان وەرگرتوۆتەوە باوەنتەواعانی لەوێ هەبوون لایەن گەڵاڵە بووە ناو بەناو پێیان خۆشە بێنەوە کوردستانیش لێرە عەرزێ بکەن ئەو ئاستانەی لە کوردستانە وردەوردە بەرەو باڵابوونە چێت لە پرسی هونەرە بە تایبەتی خۆ دەزانی پەیمانگەکان زۆر بوون کۆلێژەکانی هونەر زۆر بوون لە کوردستانە نامەی ماستەر و دکتۆرای زۆر هاتووە و پەیوەندی زیاتر هەبووە هی دەرەوە بۆ ناوە شۆهی کوردستان غەیری هی ناوە بۆ دەرەوە لێرە بێگومانم بەهادینش لەو ڕوانگەیەوە هاتۆتۆ بۆ ئێرە هونەرمەندەکان پێیان باشە حەزەکەم بزانن ئێستا لە ساتەوەختێکی وایە کارەکانی ئەمان چ بەرکەوتەیە دروستەکە چ داکەوتەیەک دروستەکە وەقعی چۆنە ینی داکەوتەی لەسەر بینەری ئێستای کوردی لە کوردستانی باشوور و بەتایبەت لە سلێمانی چۆنە هەر بۆ نمونە بەهادین بەتەمایە ینی دیالۆگێک ساسکە لە نێوە لەم ڕۆژانەی داهاتووە لەسەر ئەم پرۆژانەی لەسەر ئەم دو نمایشەشی کە لێرە کردوێتی ئەمە چییە؟ ئەمە ڕێک ئەوەیە ئێوێ زیاتر لێرە وەرگێتەوە بزانە ئەی ئێرە چۆنە هەڵبەتە و کاتەش بەراوردێکە لە بینی وەرگرتنەوەی ئێرە و وەرگرتنەوەی ئەوێ و دوایشا خۆی بۆ خۆی چی لێ ئەکەوت چۆنی چەنی ئەهێڵێتەوە لای خۆی بای چەند سوودی لێ وەرەگرێ و زیاتر لە کارەکانە پەیڕەویەکە یا پەیڕەوی ناکەوە لای خۆی بێنێتەوە بێکمان یەکێکی تر لە جوانیەکانی ئەم پێشانگای ئەوەیە کە داهاتەکەی بۆ مناڵانی نابینایە ئەم هەوڵانە مامۆستا لەلایەن بەشێک لە هونەرمەندانەوە ئەبینین تۆ کارێکی لەم شێوەیە و هەروەها دابینکردنی داهاتەکەی بۆ کەسێک کە پێویستی پێیەتی و هەوڵێکی هونەرمەندێک ئەمە چۆن ئەبینیت؟ ئەوە خاوەن تایبەتمەندێکی زۆر زۆرە بەڕاستی بۆ هونەرمەندی شێوەکاری بە تایبەتی هونەرمەندێکی وەک بەهادین من کە زۆر لە نزیکەوە ئاگام لە حاڵی جگە لە هونەر داهاتیشکەی نییە داهاتیشتی کەمی کەی هەیە کە ئەوە بڵین ناکاتە ئەوەی گۆڕانکاری لە ژیانی گوزەرانی ئەوە بکە بەهادین ئەنی هەموو ژیانی خۆی تەرخانی هونەر کردووە جاری وازێ دەڕۆیشی تیاکە باوەڕت بێ ینی لەسەر ژیانی کەسێتی خۆی یا تیا کردووە ئەمە بۆ هونەرمەندێ بێت کە ئەمە بابڵین حاڵەتی گوزەرانی و حاڵەتی ژیانی هونەریشی بێت داهاتی کارەکانی لە پێشەنگایکی وە گشتگیرا کە چەند وە گوتم چەند پرۆژەیەک لە خۆی ئەگرێ بیبەخشێ
بە کەسانێک کە پێویستیان پێگودا ئەمە زۆر جێی تەقدیرترە لەو هونەرمەندانی مثلا کۆمەڵێ داهاتیان هەیە و کاری هونەریان بڵین لەو داهاتانەیە کە داهاتی با بڵین ناسەرەکی پێگەهێن لە ژیانیانە سەرەکی نییە ئەمانە زیاتر ئەتوان ببەخشن گەرچی جاریوار ناشبەخشن ئەوانە بەڵام ئەوانەی کە بێن ئاوا هونەر هەموو ژیانیانە هونەر داهاتێکی سەرەکی ژیانیانە یا هەر نەبێ ئەمان زۆری بۆ تەرخانەکەن زۆری تیا خەرجەکەن گەر شتە گالەرێکی بەهادین یا ماڵەکەی لە مانهایم سەیرەکەی ژمارێکی زۆر لە کاری هونەریە بینی کە لە مێژووکی زۆرەوە هەڵگیراون یعنی خۆ زۆریش نافرۆشێ بەهادین حتا زۆر حماسی بۆ تابلۆ فرۆشتن نییە بەهادین من خۆم لێ بووم هەندێک موقیفم دیوەرانی ئەی ئەم لەوحانە هەمووی پارێکی زۆری تا خەرج کراوە خۆ دەزانی و کارەسەی هونەری لە ئەوروپا زۆر گرانە جا ئەمە بێت ببەخشێت جا بزانە بۆ ئەمە داکەوتی چۆنترە بێ بۆ هونەرمەندێکی وە بۆ هیوان دەستپێکێک بێت بۆ ئەوەی کە بەشێک لە هونەرمەندان بتوانن کە لەم پرۆژە جوانانەیە بە بڵین بەردەوام بن و بتوانن بشبەخشن سوپاس بۆ هونەرمەند واوی ڕەسوڵ کە لەم بەشەی پرۆگراما گفتگۆمان کرد لەسەر پێشانگای شێوەکاری زەینی نیشتیمانی هونەرمەند بەهایدن مامۆستاگیان خۆشحاڵ بووم خۆشحاڵ بووم سوپاس بۆ ئەم دەرفەتەی ئێوەش سوپاس بۆ